دکتۆرە بەهرە قادرم لەگەڵا کە پسپۆڕی نەخۆشیەکانی پێستە باسی هۆکارەکانی قژوەری نەکەین لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی شەوە لەگەڵتانە بین ئەوانەی کە پرسیاریان هەیە لە کۆمنت با بۆمان بنووسن من وەڵامی پێویستیان بۆ وەرگرم. دکتۆرە بانیت باش بەخێر بێت. لە چ تەمەنێکەوە قژوەرین بە گرنگ دەهاندرێ لە مناڵیەوە یاخود لە تەمەنی گەورەترەوە؟ لە مناڵیەوە زیاتر گرنگە لەبەرەوەی دایکباوەکان زیاتر خەمی لێخۆن ئەگەناوی کە زیاتر مشکیلە بێت لە هەرزەکاری بەرەو سەرەوە زۆرتر ئەبینرێت و ئێمەی بینن ڕۆژانە. باش لە مناڵی خوار یەک ساڵ گرنگە قژی کەم بەیە زۆر بێ؟ زۆربەیان ئەوە بە قژوەرین و بە کەمی قش حسێبی بۆ ناکەین چونکە گەشەی مۆکانی هێشتا ماوێتی و بەڵام ئەگە کێشەی تری هەبێ نەخۆشیش تری لەگەڵابێ بکو کەم خوێنی کێشەی ڕوودەوانی هەبێ ئەبێت تەرکیزیشمان لەسەر قشەکەی هەبێت. زۆر باش. لە گەنجیە قژوەرین چۆن حسابی بۆ کە بنمونە و قژوەرینەی لە کاتی حەمامکردنە ئەوەرێت چۆن بێت یاخود لە کاتی ئاسایشا بێت ئەنجا بە قژوەرینێک یا بە حاڵەتێکدان ڕۆژانە لە بینی 50 تا 120 تاڵیش هەڵوەرینی قژ ئاساییە. ئەگەر ئەو ڕۆژە بۆ نمونە بەیانەکەی بێت و سەری شۆر دەبێت شامپۆی بەکارهێنا بێ هەتا 200 تاڵیش مەڵین ئاساییە. بەس ئەگەر ڕۆژانە هەموو ڕۆژە حسێبی بکە و شانی بکات تا 150 تاڵیش ئاساییە بە قژوەرین حسێبی بۆ ناکرێن. ئەم حسابکردنە تۆزێک بیرکاریانە و قورسەوانیە ئێمە خۆمان کە یەک گۆلامان سەردانەکات و کێشی هەڵوەرینی قژی هەیە تقریبا 20 بۆ 40 تاڵ لە قژەکانی ڕائەکێشین بە هێواشی ئەگەر ئەو قژێکە بە دەستمانەوەیەت زیاتر بوو لە 6 تاڵ ئەوە ئەڵێن ڕاستە قژوەرین هەیە و پێویستەکە چارەسەر بەڵام کەمتر لە 6 تاڵ ئێمە کێشەمان نییە بە قژوەرینی ئاسایی حسێبیەکەین ئەمە قژوەرین نییە. باش چەند ڕۆژ چەند ماوە بخایەنێ قژوەرین پێویستە ئیتر بە دوواداچوون و پشکنینی بۆ بکرێ؟ خۆی زیاترەوانی کە قژیان درێژە لەگەڵ یەکەم ڕۆژ و دوم ڕۆژ کە قژوەرین دەست پێەکە یەکسەهانا بۆ پزیشکێنن چکە لایەوان زۆرتر دەرەکەوێت درێژی تاڵەکەیان زیاترەکە بەڵام بە شێوەیەکی گشتی قژوەرین پێویستی بە فترەیەکی زەمانی هەیە تا کەسەکە هەستی پێەکە ئەگەر بارودۆخێکی خێزانی هەبوو بێ نەخۆشیێکی هەبوو بێ نەشتەرگەریەکی بۆ کرا بێ یان تایەکی بەرزگرتی بێتی ئەمە ئەبێت هۆی سەبەبی قژوەرین بۆ ماوەیەکی دیاری کراوە بەگشتی لە دوای مانگێکەوە دەست پێەکە هەندێک جار تا 4 مانگ و 6 مانگیش ئەخایەنێت بەڵام شێواز ئەوانی کە ئیلاج بەکارێنن بۆوانێ نەخۆشی یعنی ئیلاجی کیمیایی بەکارێنن تیشکیان وەرگرتەوە ئەوە ڕاستەخۆ لەما 1-2 هەفتە قژوەرینەکان دەست پێەکات و زۆریش پێیانەوە دیارە. دکتۆرە قژی کورد یاخود قژی درێژ بۆ ڕوتانەوە خراپە باڵوەرین زۆرترە یاخود پەیوەندی نییە بەس چونکە درێژی تاڵەکەی زۆرە کە چەند تاڵێک ئەوەرەیە یەکسەر کۆیەکاتەوە چنگێکە لە دەستیاڵێ زۆرە قژوەرینەکەم بەڵام ئێمە بە تاڵ حسێبەکەین کێشەمان لەگەڵ درێژی تاڵەکان نییە. باشە لە خانمانە سەرنجین باسی ئەوە کرێ قژی ئەوەرێت قژی کورتەکاتەوە یاخود شتێکی لەو بابەتە هەندێک جار لە مناڵی شاوە هەیە ئەڵەن قژی کورتەکەنەوە بۆی گەشەی باشتر بێ ئەمانە لە ڕووی زانستیەوە وەکو گەشت ئەسیری نییە بەس من خۆشم بەوانی کە سەردانوانەکە ئەڵێم قژەکەت کورتکەرەوە زۆر کورت نە بەڵام تا درێژی کەمتر بێ خۆت قەلەقەکە لەسەری کەمترە بێتەوە ینی هەموو ڕۆژێ تۆی بینی تاڵێکی گەورە دوو تاڵی گەورە بوەرێت لە جاتی ئەوە 10 تاڵی بچووکیش بوەرێ زۆر تەرکیزت لەسەری نابێ هەستی پێ ناکە ئەو کاتە قەلەقەکەی کەمترە بێتەوە قەلەقەکەشی کەمتر بۆ قژوەرینەکەی تا ڕادەیەکی باش کەمە بێت کاتە لایانی دەرونی گرفتی دەرونی ئەبێتەوەی قژوەری هەر گرفتێکی دەرونی هەر کێشەیەکی خەمۆکی هەبێ هەر سترێسێ لە ژیانی ڕووبا ڕۆژانە ئەبێتەوەی قژوەرین. غودەی تەمەڵ یاخود غودەیە کە زۆر چالاک بێ قژوەرین زیادە هەردوو جۆری غودەکە ئەبێتەوەی قژوەرین ئەگەر تەمەڵیش بێ ئەگەر چالاکیشی زیاتر بێت وەکو نەخۆشی حسێبی بۆ کرێ قژوەرین زیاد. باش ئەوانەی کە ڕێژیمی خواردنەکەن بۆی کە کێشیان دابەزێ چ ڕێنماییەکیانەکەی بۆی کە قژوەرینی لەگەڵانە بێت کێش دابەزینەکەیان؟ کێش دابەزینی خێرا بە شێوەیەکی بەرچاو لە ماوەیەکی کەمە ئەبێت هۆی نەخسی ڤیتامینەکان لە لەشە ینی مادە خۆراکی پێویستەکان ناگا بە بنکی قژ ئەو پێویستی بەوەیە کە پرۆتین وەرگێ پێویستی بەوەی زینگ وەرگێ ڤیتامین سی وەرگێ لە خواردنەکانە ئەمەش بە ڕێژەیەکی بەرچاو کەمە بێتە لەو فترەیە کە ڕێجیمەکان کە خواردنی تەندروستی نەخوارد قژوەرینەکەی زیادەکە ئەبێ لەژێر چاودێری پزیشکی پسپۆرە هەوڵبن کێشی لەشیان دابەزێن. باشەوکو بە بینەرانی خۆشەویستم وتبوو ئێوە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی فەرمی کورسا توانی کۆمنتەکانتان بنووسن و منیش ئێستا کۆمنتەکانی بەڕێستانە خوێنمەوانی کە پرسیاریان نەبووە یەکێ لە پرسیارەکانەوەی کاڵای قژە هەموو ڕۆژێک ئەوەرێت هەموو ڕۆژێ ئەوەرێت
ئەتا دەم ڕۆژێک بۆرێ ئاسایی ئاسایی بە ڕێژێکی ڕێژەیەکی دیاریکەوە ئاسایی. باشە پرسیارێکتر باسی ئەوە کە ڕۆزماری و تۆی کەتان و ئەم بابەتانە بەس جوابتریش بۆ پرسیاری پێشووی بە ئاوات قژ قۆناغی گەشەکردنی خۆی هەیە ینی بە سێ مەرحەلا ئەڕوات. قۆناغی بدایەتی ئەمە پێڵین گەشەکردنی مۆکێ گەشەکە دوایەوە مەرحەلەی دو سێ هەفتەیەکی بووە ئێمە پێڵین قۆناغی وەستانی گەشە ینی چالاکی نامێنێ نە درێژە بێ نە ئەژوەرێ دوای ئەوە قۆناغی وەرین دەست پێەکە هەموو مووی ئەم سێ بەشەتی ئەپەڕێنێت لەبەرەوە ئاساییە ئەگەر ئێمە بۆ نمونە قژێکی سەر 100,000 تاڵ مویتیابێ بەشێکی لە قۆناغی گەشایە بەشێکی لە وەستانایە و بەشێکی کەمیشی لە هەڵوەرینایە بۆی ئێمە ڕۆژانە قژوەریمان هەیە ئەمە ئاساییە ینی لەسرە ئەم سایکڵە ئەم سوورە هەر هەیە بەردەوام هەیە لەسرە هەموو کەسێک ئەمەی هەیە بۆی ئاساییە ئەوەی تۆوی کەتان و ڕۆزماری و ئەم شتانی کە باس کراوە ئەگەر کەسەکە خۆی پێی مرتاح بێ لایانی دەرونی خۆی مرتاح بێت توانی ئیسفادەی لێ بکات بەزۆکو لە ڕووی زانستیەوە دەوری نییە لە سەوەستانی قژ بۆچی کەسێک کە قژی ئەوەرێ هەموو کات باسیەوە کری ئەڵێ شامپۆیکی تایبەتم وەرگرتووە لایانی خۆراکی گرنگترە لە ڕێی ڤیتامینات و خۆراکی ترەوە یاخود شامپۆکە کە ڕاستە خۆ بەرپێست و قژەکە خۆی ئەبێ بزانی بۆ ئەم قژوەرینە هەیە ئەبێ سەبەبەکەی بزانی چارەسەری کە اینجا ئیسفادەی لێ هەیە ئەگەر بەشێکیەوەی کە هیچ سەبەبێکی نییە تەنها سترێسێ قەلەقیەکێتی سادێکی زۆرەکان لە شامپۆکان چکە شامپۆکان دەوڵەمەنە بە هەم مادەی مینۆکسیدی تایە هەم سەرچاوەیەکی پرۆتین ینی خۆراکی هەیە بۆ ئەو منتیقەی قژگە بەکارێنێ ئاڕاستی خوێنەگەل لە منتیقەیە زیاکە چالاکردنەوە زیاد ئەبێت تۆزە گەشەی مۆکە هەم زیاکە و هەم وەستانەکەش ئەوەستێنێ بەڵام ئەگەر هۆکاری پزیشکی لە پشتیۆ بێت کێشەی غودەی هەبێ کێشەی نەقسی ڤیتامیناتی هەبێ یان لەسەر عیلاجێک بێت یان چیشک وەرگێ ئەم شامپانە دەورێکی وای نیە لەسەر قژوەرینە باشە پرسیارەکە تۆڵە کیراتین خراپە بۆ قژ کیراتین بڵێ سەختێکی زۆر لە ماوەیەکی کەمە لە تاڵی مۆکە ئەکات لە زیێت پەستانێکی زۆرە مۆکە خاو ئەکاتەوە بەڵێ زەرەری هەیە بۆ مۆکە دوای فەترەیە قژوەرین دەست پێەکات کەواتە نەکرێ باشترە نەکردنی باشتر لە جۆرەکانی بۆی قژ لە خانمانە چ جۆرە بۆیەک یاخود جۆرە ڕەنگکردنێک کە لە بژێریت کە گەر سوودی هەبێ بۆ قژ ڕەنگەکان تا تەبیعی بێ باشترێکە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕەنگکاڵەکان زەرەری زۆرە بۆ قژ کاڵەکان بن کەواتە قژ زەرکردنیش زەرکردن زۆر زۆر باشە دکتۆرە خەوت تا چەند کاریگەری هەیە لەسەر تەمەنی مۆکان کەم و زیادی بکەن بەشێکی زۆری گەشەی مۆکان لە شەوایە لە بەرەوەی لەش هۆرمۆنی میلاتۆنین دەرەیە ئیسراحەتەکە لەش موش بەشێکە لە لەش لەبەرەوە گەشەی باشترێکە لە شەوە هەتا کەسەکە خەوی ڕێکتر بێ گەشەی مۆکەی باشترێکە وەرینیشی کەمترێک ئەوانەی کە خەویان ناڕێکە یان خەوەکان نەخەنە ڕۆژ و ئێستا بە شەوا خەبەرن ئەو کێشیان دروستە بێ کە کێشەی هەڵوەرینی قژەکانیان هەیە دوای فترە زۆربەی جار کە باسی قژوەرینەکرێ پەیوەندی ئەبەسترێتەوە بە ڤیتامین دیەوە بەفعلی ڤیتامین دی ئەو کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر قژوەرین بەڵێ ڤیتامین دی یەکێ لە ئیشە گەورەکانی کە لە پێستا ئەیکات قژوەرینە ئەگەی ناوەکو ڕەنگی پێستەکە تەسیر لەسەر ڕەنگی پێستەکە بە یابوونی برینەوانە تەسیرێکی وای بەڵام بە شێوەیەکی گشتی قژوەرینەکە لە لەش باشە کەواتە گەرێکی قژی بوەرێ و ڤیتامینانە بە گشتی یاخود ئەو کانزایانە چین کە ئەشێ ئەگەری کەمبوونیان یەکێ لەو پشکنینانەیە کە ئێمە بۆ نەخۆشێکین ڤیتامین دیە بەدەرلەوە مادەی زینگە کە زەڕورە پشکنینی بۆکەین ڤیتامینەکان وەکو ڤیتامین B12 ئیتەگەر گومانیشمان لێ هەبوو کە لەوانەیە نەخۆشی غودەی هەبێ یا کەم خوێنی هەبێ کەمی مادەی ئاستی هەبێ ئەوانەشی بۆکەین کەواتە لە هەموو کەسێکە کە حاڵەتێکی لەو بابەتەیە بێ و سەردانی بەڕێستانکان پشکنیانە پێویستە کات نە لە هەموو کەسێکانە هەندێک جار ئەبێ وەرینەکە جا بکرێتەوە ئایا هەموو قژی گرتوێتەوە یا بەس پارچەیەکی بچووکە لە قژەکە ئەوەش فەرقی ئەگەر پارچێکی بچووکە بێ ئەلەکسەرەمە نۆعی تری هەیە ینی بۆ لەوانەیە دەردەڕێوی بێ لەوانەیە کە ڕووی قژ بێ لەوانەیە حاڵەتی دەرونی کەسەکە بێ خۆی دەستکاری بکە ئەو ئێمە توانین تەشخیصیەکەی اینجا پەنابەوە بین کە پشکنینی بۆ بکرێن قژی چەور زیاترە وەرێت پێستی چەور مەبەستێتی پرسیارێک هاتووە چەوری کە بمێنێتەوە لە بنکی قژەکە باش نییە لە بەرەوانەی کە پێستیان چەورە پێستەکە ڕۆژانە سەریان بشۆن شامپۆش بەکاربێن شامپۆی تایبەت کە مادێکی تۆراڵی تایە بۆ قژی چەوریان وەرین دەوری هەیە لەسەر ئەو قژەی کە ئەوەرێت مەرجە دروست بێتەوە
لە هەمان ئەگەر باگراوندێکی نەخۆشی نەبێت لە کەسەکە دروستە بێتەوە بە شێوەیەکی سەرەکی دروستە بێتەوە بەس ئەگەر لەگەڵ تەمەنە عادەتەن قژوەرین زیادکات و کەمتریژێتەوە ئەوانی کاوەری کەمترێتەوە. باش دکتۆرە باسی پلازمایە بۆ زۆر حاڵەت ئێوە بۆ قژوەرین تا چەند سووتان لەبینیەوە یاخود ئەوانەی کە سوودی لێبینن چ جۆرە حاڵەتێکن؟ ئەوانی کە بەهۆی سترێس و قژیانەوەرێت ئەوانی کە کێشەی خوێنیان نییە بۆ نمونەگەر بێت بۆ من هەڵگریسا بێت لای من و هەڵگریسا لاسیمیا بێ من ناچم پلازمای بۆ بکەم چکە خۆی کێشەی خوێنی هەیە میش لەو لا ببم خوێنی لێوەرگرم بۆی پلازمایەکەم باتێ ئەمە قژوەرینەکەی زیاکە یان ئەو پیاوانی کە خۆیان قژوەرینەکەیان دەستی پێکردووە یعنی ئەوانە باشتر وایە زەر ئیمۆکانیان بکەنەوە چاندنەوە بکەن باشتر تاوەکو پلازما هەموو کەسی ئیسفادە لە پلازما ناکات ئەبێ کەسەکان دیاری بکرێن واتە ئێوەن دیاریەکەن نەکەوەی کە کەسێک تەڵەبی بکات. بەڵێ ئێمە دیارەکەین زۆر جان کەسەکەی تەڵەبێکە بەڵام مەزای ئیسفادی لێ ناکا بۆی ناکەین. باش چ ڕێنماییەک زۆر بە پێویستە زانی لە ڕۆتینات و لە شێوازی ژیانی خەڵک کە نەیانزانی بێ و زیان بە قژ بگەێنێت؟ بەداخەوە دکتۆراوان ئێستاوی کە لە مناڵا زۆر ئەیبینین قژوەرین زۆر بووە ڕۆژانە ئەیبینین سپیبوونی تاڵەکانی مویان زۆر بووە ئەمانە بەهۆی خواردنی خراپەوەیە پەنیان برۆتە بەر خواردنی وەکو جبس و ئیندۆمی ها خواردنە وشکەکانە خۆن خواردنی دوکان زۆر بەکارێنن خواردنی قوتوو بەکارێنن ئەمانە هیچی سەرچاوی دەوڵەمەندی تیانیە کە قژەکە بتوانێت ئیسفادەی لێکە ئەنی لەو تەمەنەکەمەوە قژوەرین زۆر بووە ئێمە ڕۆژانە ئەیبینین ئەمە ئەبێت وی سپیبوونی مووەکانیان ئەنی لە تەمەنێکی بچووکەوە دەست پێ ئەکا نەخواردنی باش وەرەگرن نەخواردنی تەندروستە خۆن پەنیان برۆتە زیاتر بەر خواردنی دەرەوە لە جیاتی خواردنی دایکی ئەمە ئێستا زۆر بووە ینی لە مناڵانە بە ڕێژێکی بەرچاو منەیبێنە ڕۆژانەی بێن. باشە کەواتە بێگومان ئەو پرسیارێکی جوانە دروژان هەندێ لە مناڵ ئەبینین کە مووی سەری سپی بوو هەندێکی مەرج نییە کۆمەڵێکی زۆر بێت ئەمە بەڕێزت دەجێڕیتەوە بۆ حاڵەتی خواردن جگە لە حاڵەتێکی زۆر کەم کە عیلەیە زوو سەریان سپیە بێت یاوی کێشێک لە مناڵیەوە دەست پێکات چکار عیلەی لەوانێ زوو سەریان سپی بێ ئەوانی تری کامێنێتەوە گەر نەخۆشی نەبێ وەکو تەمەڵی ڕوودا یا زۆر ئیشکردنی ڕوودەکەی بەشێکی سەرەکی بەهۆی خواردنەوەی خواردنیان سەرچاوی خواردنەکانیان خراپە خواردنی وشکە بەکارێن زیاتر کێنە پێڵێن کراش دایەتی یعنی شتی تەندروست ناچێتە لەشیانە کەواتە ئەوە هۆکارە بۆ بەڵێ هەشت سپیبوون لە تەمەنێکی کەم لە مناڵیشە. باشە دکتۆر باسی زینکت کرد کە یەکێکە لە هۆکارەکانی قژوەرین لە چیا زینک زۆرە ئەوانەی کە زینکیان کەم بێت چی بکەن؟ ئێمە زۆر جار ئەڵێن خواردنەکانت با هەمە چەشن بێت یعنی خواردنی دیاریکراوە مەخۆ ئێستا من ئەزانم گوڵە بە ڕۆژە بۆ نمونە لەگەڵ فستەقا زینگی تایە بە زمە مانای وانە تو ئەگەر هەر گوڵە بە ڕۆژە و گوێز و چەبەسات خۆی شتێکی باشە ئەبێ خواردنەکان نەوئاونەوە بێ ئەبێ گۆشتی تیابێ پاقلەمانیەکانی تیابێ فاسۆلیای تیابێ لەگەڵەوەشا تو ئەبێ شیر و ماست و ماسی ئەمانی کە ئۆمێگا سریان تیامانی کە سەرچاوی دەوڵەمەندی ڤیتامین دین ڕۆژانە وەریگرن ئەو کاتە ئەتوانی بڵێ بە هەمووی بە شێوەیەکی گشتی خۆراکێکی باشت خواردووە قژێکی تەندروستە دایاتێ. زۆر باشە پرسیارێگاتۆڵە تخوا ئەو شامپۆیی کە بۆ قژی چەور دکتۆرە باسی کردووە چی بووە؟ چی بێ؟ شەریکاتی ئەنواعی شەریکاتمان هەیە دکتۆر من ناتوانم ناوی برم بڵێ بەڵام بە شێوەیەکی سەرەکی ئەمانە مادەیەکی تۆکۆنازۆڵیان تایە هەموو ئەو شامپوانەی کە لە ڕووی زانستیەوە بۆ قژی چەوە دەوانێت کە مادەیەکی تۆکۆنازۆڵیان تایە. باشە دکتۆرە ئەو مادەیە بۆ کەڕوو نییە؟ بۆ کەڕۆژ بەکارهێنین بەڵێ ئەوەشیان هەیە واتە دوو کارەکە زۆر باشە بەدەر لەوە قژی چەور ئەبێ هەموو ڕۆژێک بشۆرێت شۆردنی ڕۆژانەی قژی چۆر پێویستە بەڵێ بۆ ئی نەمێنێتەوە ئەو کڕێشە لەسەر پێستەکە نەمێنێتەوە کە بمێنێتەوە خوران دروستەکە کەسەکە بەرداوامی خورێنە اینجا زۆر جا ناشرینی شەکرێشەکە بەسەر جلەکانی ئاەتەوە دیارە پێ خەڵک بەنەوەیەکی تر سەیریەکە و زۆر جا ئەم خورانە بەهۆی نینۆکانەوە بنکی مووەکان ئیلتیهابەکە بێت و ئیلتیهاباتی بنکی مووەکە لەبێ ڕۆژانە بشۆرێ باشترێت. زۆر باشە دکتۆرە بەرە سپاس بۆ بەڕێزت بە زانیاری وەردانە